نەچێت تۆریەکەی پرۆگرامی ئەمڕۆمان سەبارەت بە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک هەڵبەتا میرەبان چەند ڕۆژێکی زۆر کەمی ماوە بۆ دەستپێکردنی هەڵبژاردنەکان برا لە سەرجەم پارێزگاکانی عێراق جیاواز لە پارێزگاکانی هەرێمی کوردستان هەڵبژاردنەکە بەڕێوە بچێت لە چەند ڕۆژێک دوای هەڵبژاردنەکانی عێراق هەڵبەتا هەرێمی کوردستانیش بە هەمان شێواز هەڵبژاردنەکان بڕێوە دەچێت جا بۆ مەبەستا میرەبان دەچێن لای زۆر بەڕێز عەبدوڵڵا میرویس کاندیدی هەپێمانی کەرکووک هێز و ئیرادەمانە کە کاندیدی ژمارە 9 لیستی 142 کاک عەبدوڵڵا سڵاو لێ بێت بانیت باش دەستپێک دەمێت پرسیاری ئەو بکەم هەڵبەتە چەند ڕۆژێکی زۆر کەم تارماوە بۆ هەڵبژاردنەکان گرنگی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگای کەرکووک بۆ کەرکووکیەکان لە چیدایە؟ بەیانی ستافی کورسات و بینەرانی عزیز باش گرنگی هەڵبژاردننی پارێزگای کەرکووک تەبان گرنگێکی زۆری هەیە چونکە بەڕاستی ئێستا پارێزگایەکی بە وەکالەت حکمی ئەم شارەکە نەبوونی ئەنجومەنی پارێزگا لەم شارەیە وای کردووە کە خزمەتگوزاریەکان لەم شارەیە بە شێوەیەکی نادادپەروەرانە کاری لەسەر دەکرێ ناوچە کوردنشینەکان خزمەتگوزاریەکانیان زۆر خراپە هەندێک ناوچەش خزمەتگوزاری پێ نەگەیشتووە لەبەرەوەی کە هیچ چاودێرێک نییە بەسەر پارێزگاری بە وەکالەتی کەرکووکە کە ئەم کاراناکە بەڕاستی ئەم پۆستەی بەکارهێناوە بۆ خزمەتکردنی خۆی و بنەماڵەکەی ئەتوانین بڵین بۆ بەدەستێنانی دەنجی ئینتیخابی ئەمەش بۆ خۆی کارەساتی ناوەتەوە لە کەرکووکە ڕۆڵەکانی ئەمە لە دامەزران ناغەدریان لێکرێ لە خزمەتگوزاری ناوچەکانە غەدریان لێکرێ بۆیە گرنگی ئەم ئەنجومەنە گرنگێکی زۆری هەیە بۆی بتوانین چاودێری کاروباری ئەنجومەن بکرێ کارەکان و خزمەتگوزارەکان بە شێوەیەکی دادپەروارانە دابەشکرێ غەدر لە ناوچەکان نەکرێ جیاوازی لە شوێنێک و بۆ شوێنێک و نەتەوەیەک بۆ نەتەوەیەک نەکرێ بۆیە گرنگە هاوڵاتیانی خۆمان ئاگایان لێبێت کە گرنگی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگا ئەبێتە پەرلەمانێکی بچووکراوە و لۆکاڵی بەسەر ئەدایی ئەو حکوومەتەوە ئەو ئیدارەی کە شار بەڕێوە بە. باشە کاک عەبدوڵڵا هەڵبەتە وەک ئاگادارین کە لە ڕۆژانی ڕابردوو هەوڵێکە بوو بۆ ئەوەی کە هەڵبژاردن لە کەرکووکە ئەنجام دەبێت و خۆشبەختانە دوێنش کە دادگای فیدراڵی ئەو داوای ڕەت کردەوە بە بڕوای بەڕێستان ئەمە چ پەیامێک دەگەێنێت سەرنەگرتنی ئەو لایەنانی کە دەیانویست هەڵبژاردن لە کەرکووکدا نەگرێوە خود سەرنەگرتنی پلانەکانیان وە بڕیارەکەی دادگای فیدراڵیش چ پەیامێک دەگەێنێت بۆ کەرکووک بۆ هەڵبژاردن لەم بارودۆخی ئێستادا؟ بەتەکیدەوە ینی بڕیارەکەی دادگای فیدراڵی ئەو هەموو هەوڵانەی نارانی کوردیان پوچەڵ کردەوە چونکە خۆتان نەزانن هەڵبژاردننی پارێزگای کەرکووک لە ساڵی 2005ەوە نەکراوە ئەو بۆ ماوەی 28 ساڵە ئەم ئەنجومەنە هەڵبژاردننی بۆ نەکراوە هەموو کاتێک هەڵدراوە کە کورد بەشدار نەبێت لەم هەڵبژاردنە ینی ئەگەر بکرایە لە کاتی خۆشیە بەڕاستی وا بوو کە دەسەڵاتێکی شەرعی هەبایە بەڵام ئەو تاکو 2017 لە ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر ئەم ئەنجومەنە هەبوو بەڵام ئەنجومەنێک بوو کە دەسەڵاتێکی بورندەنگ بڕا لای بنەوە. دەنگ نەما لای من بورن. بەڵێ کاک عەبدوڵڵا لە ڕابردوودا کەرکووکیەکان گلەیەکی زۆریان لە ئەجندای ئێستای پارێزگاری کەرکووک هەبوو لە ئێستادا لەم هەڵبژاردنەدا کەرکووکیەکان چ ئومێدێکیان بە ئێوە هەیە ئێوە دەتوانن چ هیوایەک بۆ کەرکووکیەکان بەتایبەتی بۆ کورد لە کەرکووکدا بگەڕێنەوە؟ ئێمە لە بانگەشەی هەڵبژاردنە ئێمە ئەومان بە دەرکەوتووە کە کەرکووکیەکان بە گڕوتینێکەوە لەگەڵ ئەم لیستەی ئێمان لەگەڵ لیستی هاوپەیمانی کەرکووک هێز و ئیرادەمانە ژمارە 142 چونکە بەڕاستی ئێمە نوێنەری حەقیقی کەرکووکیەکانین داکۆکشێری مافەکانی کەرکووکیەکانین بۆیە ئێمە لێرەوە بەڵێنیان پێدەین کە هەموو کاتێک چۆن لە ڕابردووە لە خزمەتی کەرکووکیەکانە بوونێ لە هەموو قۆناغەکانە ئێستاش لەگەڵ کەرکووکیەکانە ئێمە ڕوح و جانین ئێمە لەگەڵ کەرکووکیەکانە هیچ کاتێک درێغیمان نەکردووە ئەوانیش هەست بەواکەن کە ئێمە پشت و پەنایەنین ئێمە هەموو مافەکانی کەرکووکیەکان وەکو یەک بەڕاستی دابی نەکەین ئێمە جۆمان لەوە نییە کە ئێمە ئەگەر دەسەڵاتیشمان بەدەست بێت نێڵین کە هیچ غەدرێک بکرێت لە هیچ ناوچەیەک چونکە ئێمە خوێندکاری جەنابی مام جەلالین جەنابیشتان ئەزان کە مام جەلال
ئەو فەلسفەی مام جەلال کاری پێکردووە ئەگەر دەسەڵاتیشمان زۆرینەی دەسەڵاتیشمان بەدەستەوە بێت ئێمە وەکو ئەوان ناکەین ئێمە لە خزمەتی شاری کەرکووک و کەرکووچەکان ئابین بۆیە بوونی ئەم ئەنجومەنی پارێزگایە زامنی دابینکردنی مافی کەرکووچەکانە بەبێ جیاوازی کە ئەمەش فەلسفەیەکی جوانە جەنابی مام جەلال ئێمە ئەم فەلسفەی بەکارهێناوە وا بۆتە بە ڕەمزی کورد و بە ڕەمزی عێراق کە هەمووان شانازی پێوەکەین. کاک عەبدوڵڵا هەڵبەتە لە هەندێک بارودۆخدا ئەو بارودۆخە سیاسی کە بەسەر کەرکووکیەکاندا هاتووە کە بەسەر دەسەڵات لە کەرکووکدا هاتووە دەبینی بەشێکی زۆر لە پێکهاتەکان و هاوکات با بڵێن کورد عەرەب و تورکمان تەواوی پێکهاتەکانی دیکەش ئەو مافانی کە شایستەیانە وەری ناگرن. ئەم هەڵبژاردنە تا چەندە مافی ڕاستەقینە بۆ تەواوی ئەو کەسانە دەگەڕێنێتەوە کە لە کەرکووکدا دەژین و دەبێتە هەنگاوێک بۆ پێکەوە ژیانی ڕاستەقینە لە کەرکووکدا. ئێمە بەو هیوایەین پێکهاتەکانی تریش ئەگەر بێت و لە دەرەوەی لیستەکەی ئێمەش بن لە نەتەوەکانی تر خەڵکی نیشتمان پەروەر و خاک پەروەر هەڵبژێرن کە بتوانن ئێمە بە هەمومان بتوانین ئەنجومەنێکی خزمەتکار بین بۆ کەرکووچەکان بەرنامەمان هەبێ بۆیە ئێمە ئەو ئەنجومەنە هیوامان وایە کە برایەنی ترمان لە نەتەوەکانی تریش هاوکاری ئێمە بن بەرنامەمان ببێتە خزمەتکردن ئێمە بە منافەسە یەکتر بکەین ڕکابەری یەک بکەین لە خزمەت گوزاریە ئەو کاتە ئەبێتە ئەنجومەنێکی خزمەت گوزار بۆ کەرکووچەکان و چاودێرە بێ بەسەر ناڕەوایی و نادادپەروەری و گەندەڵیا بۆیە ئێمە لێرەشەوە داوا لە کەرکووچەکانەکەن کە خۆیان بزانن دەنگ بە چێدەن چێ نوێنەری ڕاستەقینەی ئەوانە چێ ئارامی بۆ کەرکووک دێنێ چێ بە شێوەیەکی دادپەروانانە خزمەتی کەرکووکەکە بۆیە بۆ هیوایەن کە بتوانین ئەنجومەنێک بین برایەتی دروستکەین لە نێو خۆمانە پێش هەموو شتێک چونکە گەر لە ماڵێکە ئارامی و برایەتی تیانە بێ ڕەنگە نەتوانێت خزمەتی شارەکەی بکە خزمەتی کەسەکانی بکە بۆیە لێرەشەوە جارێکی تر داواکەین کە نەتەوەکانی تریش هەوڵ بدەن کە خەڵکانی دڵسۆز هەڵبژێرن دوور بن لە دروشمی ڕەگەزپەرستی کە بەداخەوە هەندێک جار برایانی تر لە ناو هەندێک نەتەوەکانە دروشمی ڕەگەزپەرستی بڵاوکەنەوە کە ئەمەش ئازاری دڵی کەرکووچەکانەدا کەرکووچەکان پێویستیان بەوە نیە کەرکووچەکان پێویستیان بە ئارامی و خزمەت گوزاریە و پێویستیان بە ئەمنیەتی شارە بتوانین هەمووان بەیەکەوە ئەمنیەتی شاری کەرکووک و خزمەت گوزارەکان بە شێوەیەکی جوان پێشکەشی کەرکووچەکان بکەین. بەڵێ چۆن دەتوانن کار بۆ گەڕانەوەی پۆستانە بکەن کە پێشتر لەژێر دەسەڵاتی کورد هەبووە هیچ ئومێدێگەیە کە دوای هەڵبژاردن دووبارە هەموو پۆستانێکی پێشتر لەژێر دەستی کووردا بووە بۆ کوردەکان بگەڕێتەوە؟ ئێمە بەڕاستی لێرەوە داوا لە هاوڵاتیانی خۆمانەکەین کە تاک بە تاچی کورد لەم شارە بەشداری ئەم هەڵبژاردنە بێ بۆی ئێمە بتوانین حەجمی خۆمان لەناو ئەو ئەنجومەنەیە بەدەست بێنین ئەو کاتە کە ئێمە چەند بتوانین ڕێژەی کورسەکان لەناو ئەو ئەنجومەنە زیاد بکەین ئەوەندە توانین بە جۆرەی ئەوە بتوانین زۆرینەی زۆری کورسەکان بۆ خۆمان بگەڕێنینەوە کە ئێستا بەداخەوە لە کورد لە پۆستەکانیان دەرەکرێ بە دادپەروەری لە هەمان کاتە پارێزگایەک کە ئێستا کاری پارێزگاکە بە وەکالەت نە جێگیری هەیە نە نائیبی هەیە نە بەڕاستی وای کردووە کە هیچ چاودێرێکش بەسەرەوە نیە وای کردووە بە یەک تەوقعیکی ئەو هەموو کارەکانەکرێ ئەمەش نادادپەروەریە بۆیە لێرەوە داوا لە هاوڵاتیانی خۆمانەکەین کە ئەو ڕۆژە بکرێ بە کەرنەڤاڵی سەرکەوتن و کەرنەڤاڵی دادپەروەری سەرکەوتن بەدەست بێنین بتوانین ئەو نادەتپەروەریانە ڕاگرین و پۆستەکانی خۆمان بگەڕێنەوە ئیدارەی شارەکە بگەڕێن ژێر دەسەڵاتی خۆمان وا بکەین ئێمە وەکو ئەوان نەبین ئێمە لەسەر فەلسەفەی جەنابی مام جەلال کار بکەین و لە خزمەتی کەرکووچەکانە بین ئەو کاتە ڕەنگە ئێمە وەکو نەتەوەی کورد هیچ کاتێک درێغیمان نەکردووە ئێمە کە بەخێن بەرگریمان لە شاری کەرکووک کردبێت ئەکید ئێمە لە ئیدارەشە هەروە بین خزمەتی کەرکووچەکانەکەین بەبێ جیاوازی ئێمە بەوانەڵێن ئێمە بۆ شێوەیە کار ناکەین کە ئێوە کارتان کردووە ئێمە شێوەیەکی جوانی نەتەوەکەمان نیشانەدەین حەقی وایە نەتەوەی عەرەب و تورکمانیش قبول نەکەن لە بەعزە سیاسەکانی ئەوان کە ئازاری دڵی کورد دەدەن هەر کورد بوو کە توانی بە بەرگری خوێنی شەهیدەکانمان نەهێشت کە کەرکووک بکەوێتە ژێر دەستی سەرسەختترین دوژمنی مرۆڤایەتی کە ئەوش داعش بوو ئەبێ ئەویان لەبەرچاو بێ بۆیە ئێمە لەم ئەنجومەنەیە
ئەم لیستی خزمەتکارە بێ خزمەتگوزاری بۆ شارەکە دێنێت لە هەموو بوارەکانە بە یەکسانی کارەکە. بۆیە ئێمە ئاواتمانەوەیە کە ئەمە ئەنجومەنەی داهاتوو ئەنجومەنێکی ئارام و خزمەتگوزار بێ. باشە کاک عەبدوڵڵا، جگە لە گەڕانەوەی کارکردن بۆ گەڕانەوەی پۆستە سیاسیەکان لە دوای هەڵبژاردن و ئەو نەتیجەی کە لە دەنگدانە بەدەست دێنێت بابەتی دیکە مافی کوردانی کەرکووکە. وەک دەبیندێ بە ئێستەشەوە جوتیارانی کەرکووک مافەکانیان زەوت دەکرێت خوێنکاران لە خوێندنگە کوردەکان دوای دەرچوونیان لە بەشە کوردیەکان یاخود ئەو بەشانە مافی دامەزراندنیان وەکو پێویست نییە و تەواوی ئەو کوردانەی کە لە کەرکووکن ئەگەر بۆ هەر بابەتێک کە مافی خۆیانە دەست بەرن بە جۆرێک لە جۆرەکان ئیشەکانیان ئەرقەلی تێئەکەوێت. چۆن ئیش بۆ ئەو هاوڵاتیانە بۆ ئەو کەرکووکیانە دەکرێت لە کەرکووکدا؟ ئێمە تەبان نەبیت بە نوێنەری کەرکووچەکان ئێمە کەچی ناوێ ئێمە وەکو خۆمانیش ناکەین، ئێمە نوێنەری کەرکووچەکانین، نوێنەری ئەو کەسانی کە زوڵمیان لێکرێ بەڕاستی چووکەگەر ئێمە نوێنەرەکانمان لەوێ نوێنەری ئازا و بەتوانا بن حتممە ناڵین ئەو نادات پەرورێ بەرامبەر بە کورد بکرێ بەداخەوە، یان ئێمە کێشەی زەویمانەیە لەم شارە نیەتێکی پاک نەبووە هیچ کاتێک بەرامبەر بە کورد، چونکە ئێمە ڕێگە چارەمان بۆ دانراوە لە دەستوری عێراقیە کەوش مادەی 140 بەڵام بەداخەوە لەبەرەوە نیەتێکی پاک نەبووە بە پاساوی جۆرا و جۆر کۆمەڵێ بڕیار و بڕگا بەسەر کاری کشت و کاڵی و زەویزارە سەرپێنراوە. هیچێک لەوانە بڕیارەکانی ئەنجومەنی ثەورەیە قیادەی ثەورە کە ئەوانە شوای کردووە زۆرێک لە زەویەکانی ئەمە ئیتفا کراوە، واتە خاوەندارێتی لێسەنداوەتەوە و هەندێک شەیە بە لیژنەی شوون شیمالی پێڵێن کە ئەوەش لە ١٧٠ زەوی کورد و تورکمانی لەم شارە ئیتفا کردووە، ناتوانێت خاوەندارێتی ئەو زەویانە گەڕاوەتەوە بۆ وەزارەتی مالیە و وەزارەتی دیفاع. ئەمەش بۆ خۆی کارێکی ناڕەوایە، ئێمە کار لەسەرەوەکەین کە ئەم جۆرە مافانە بگەڕێتەوە بۆ جوتیاری کورد. بەڕاستی ئەمەش بێوجدانیە کە بەرامبەر بە شاری کەرکووکە کرێت، چونکە بەڕاستی جوتیارانمانە کە توانیوانە زامنی ئەمنی غزاییان کردووە لەم شارە، بەروبوومی گەنم و جۆ و هەموو بەروبوومە کشتتوکاڵەکان بەرهەمێنن لە جیاتیەوە هاوکاریان بن پاڵپشتیان بکەن بۆ زیادکردنی بەروبووم. بەڵام بەداخەوە ئەم سیاسەتە ناڕەوایە بەڕاستی فکرێک هەیە لەم عێراقەیە کەواکە نەتەوەی کورد دایمەن هەست بکە کە هاوڵاتی دەرەجە دووە، ئەمەش لە مەسلحەتی لە خزمەتی عێراقیەکان و کەرکووچەکانانە. بۆیە ئێمە بێ و مافە بگەڕێنەوە بۆ کورد، چونکە مافی خۆیانە. بەڕاستی من هەندێک جار زۆر سەرم سوور ڕەمێنێ کە لیژنەیەکی شوونی شیمال لیژنەیەک کە تایبەت بووە بە ڕێوەبردننی ناوچەی باکوور وای پێڵێنەوەن ئەوەی کاتە نیانەتەوە کوردستان کە تا ئێستا بڕیارەکانی جێبەجێ کرێ. من سەرم سوور ڕەمێنێ لەم پەرلەمانە و لەم حکوومەتەی عێراقەش کە لەسەر ئەو بڕیارانە ئەڕۆن. بۆیە ئەمە ناڕەواییە لە هەمان کاتە گەنجانی خۆمان کە دامەزرێنن. ئێستا کێشەیەکمانەیە لە کەرکووکە کە لە وەزارەتی تەندروستی بڕیاری دەرکردووە کە کۆمەڵێک گەنجی کورد کە بەڕەچەڵک و ڕەسەنی کەرکووکن کە 50 کەرکووکە دایڵندا بمەزرێ لەبەرەوەی بە بیانوو ئەوەی کە نفوسەکانیان قادرکەرەمە یان چەمچەماڵە یان کفریە لە کاتێکا کەوان لە 50 ئەو ناوچانە سەر بە کەرکووک بووە بە ناڕەوایی بە شێوەیەکی تعریب بە قەراراتی تعریبکردن ئەم ناوچانە لە کەرکووکدا بڕێداوە بۆی ڕێژەی کورد کەم کرێتەوە. ئێستا بەوانە لێنەوە کەرکووچینین لە هەمان کاتا خۆیان خەڵکیان هێناوە بە مەبەستی گۆڕینی دیموگرافی. حەقیەوانە کە کەرکووچی بن، حەقیەوانە کە دامەزرێن، حەقیەوان هەیە کە دەنگ بدەن. بۆیە ئەم ناڕەوایەمە هیچ کاتێک قبول ناکەین. ئێمە ئەم لیستەی ئێمە لیستێکە کە لیستێکی بەهێزە و ئێستا ئەوان لەوە ترسن کە ئەم لیستە سەرکەوتنی باش بەدەستبێنێ، بۆیە ترسیان لێ نیشتووە. ئینشاڵڵا لە کاک عەبدوڵڵا وەکو دوپرسیار بەڵێ کاک عەبدوڵڵا وەکو دوپرسیار لە دوای هەڵبژاردن ئێوە وەکو یەکێتی نیشتمانی کوردستان هەماهەنگیتان لەگەڵ لایەنەکانی دیکەدا چۆن دەبێت لە کەرکووکدا بەتایبەتی لایەنە کوردەکان پێش هەڵبژاردن یەکێتی هەوڵی زۆری دەکەن لەگەڵ بەشێک لە لایەنە سیاسیەکاندا هاوکار و هەماهەنگ بێت، بەڵام بەشێکیان ڕەتیان کردەوە. ئەم بەرنامەی یەکێتی نیشتمانی کوردستان بۆ دوای هەڵبژاردن چۆن دەبێت؟ چۆن دەتوانێت پەیوەندیتان لەگەڵ لایەنە کوردەکاندا لە کەرکووکدا بتۆ بکەن؟ ئێمە چۆن لە پێش هەڵبژاردنیش دەرگای یەکێتی نیشتمانی کوردستان واڵا بووە بۆی ئێمە بتوانین هەموو کوردەکان هەموو پارتە کوردیەکان بتوانن لە یەک لیستە
بەشداری هەڵبژاردن کەین بەڵام بەداخەوە ئێمە دەرگاکانمان واڵا بووە بەڵام بەداخەوە هەندێکیان نەهاتن ناو هاوپەیمانە تەنها حیزبی شوعی کوردستانی نەبێت کە بە سوپاسەوە ئێمە لەگەڵ ئەم لیستا بووین چکە ئێمە چەند بەیەکەوە بین ئەوەندە بەهێزین ئێستاش ئەوەی ڕۆیشت بەڵام ئێمە داوە لە بەرنامەی چێتی نیشتمانی کوردستان وایە کە دوایەوەش ئێمە یەک بگرینەوە چکە ئێمە لە بەردەم خەتەرێکی گەورەین کە دۆزی نەتەوایەتی کووردە لەم شارە کە بەڕووی لە ناوچوون و فشارێکی زۆری لەسەرە بۆیە ئێمە لێرەشەوە داوایان لێکەین و بەردەوامی شەبین کە بتوانین بەیەکەوە یەکدەنگ بین لە دوای هەڵبژاردنیش بۆی بتوانین زۆرترین خزمەتی کوردەکانی شاری کەرکوک بکەین نەک لەبەرەوەی تەنها کوردن لەبەرەوەی نەتەوەیەکن غەدریان لێکراوە نەعەدالەتیان بەرامبەر کراوە ئێمە ڕێزی هەموو نەتەوەکانەگرین بەڵام داواکەین بەرنامەشمان وایە کە هەموو پارتە کوردیەکان لە دوای هەڵبژاردننی شێک بگرن بۆی بە هەمومانەوە بتوانین لە خزمەتی هاوڵاتەکانی خۆمانابین لە شاری کرد. بەڵێ زۆر سپاس بۆ زۆر بەڕێز عەبدوڵڵا میرویس ئەندامی یاخود کاندیدی لیستی هاوپەیمانی کەرکووک هێز و ئیرادەمانە سپاس بۆ تۆ سپاس بۆی کە لە بانی کوردستان نووسدا لەگەڵمان ئامادە بووی. سپاس بۆ بەڕێستان.